تاکەوڵان لە جیهاندا وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو خەڵکی خۆی برسی بکە یاخو پارەیان بە قەرز بدات و دوای لێ وەربگرێتەوە عێراقە بەڵام قسەیریش نییە ئەی خۆ هەر ئەم عێراقەن نەبوو کیمیابارانی کوردستانی کرد هەر ئەمان نەبوون ئەنفالیان کرد ئێستا ئەنفالێکی ترە 6 ملیۆن کەس لە برسا دەکوشن ئەی ئاخۆ یاسای نەوت و گاز بە چۆ دەگا هەر بە دەردی یاسای بودجەی دەبەنیانە ئەمانە کۆمەڵی پرسیارن لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز نەهرۆ ڕواندزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ڕواندوزەوە لەگەڵماندا کاک نەهرۆ شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 پێشەوەی بێمە سەر پرسیارەکانی ترم من دەمەوێت بزانم دوایین ڕەشنووسی پرۆژە یاسای نەوت و گاز بە چۆ گەیشتووە سڵاو لە ئێوەی بەڕێز جەنابی حاکم و لە بێنێرانی خۆشەویست سەبارەت بە مۆزوعی پرۆژەی یاسای نەوت و گاز بەڕاستی وەفدی هەرێمی کوردستان بە بەردەوامی لەگەر وەزارەتی نەوت لە بە هەموو بەشەکانەوە لە تاوتۆکردندا نەبوو ئەوەی مسودەی چی تەواو بتوانن مسودەیەکی نهایی ئامادە بکەن لێژنەیەک پێک هێنراوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە لەلایەن محەممەد شیع سودانیەوە کە لە سێ بەڕێز پێک دێت کە هەر لە هەر سێ مکەویناتەکانی سەرەکی عێراق پێک دێتن ئەوەشان کە بەڕێز دکتۆر فواد مەحسوومە کە نوێنەری باعتبار ناوماڵی کوردی ینی بەوی ڕاستپاردرا لەگەڵ خالد بەتال لە مکەونی سونە لەگەر بەڕێز وەزیری نەوت کاک حەیانە ئەمانە هەرسیچان بۆ ئەوەی لێژنەیەکیان پێکیناکەوە لە هەر لەم لایەنەوانە لەو ینی مەسەن لەلایەنی سونە و شیعە و کورد مسودەکان وەربگرن پاشان بە شێوازێکەوە هاتاوتۆ بکرن زیاد لەو یاسایانەی لەو پرۆژانەی کە لە 2007 و 2011 هاتیتە ناوهۆڕی پەرلەمان گۆڕاوە بە شێوازێکی کە وەزعی سیاسی ئێستا بە شێوازێکەوە گۆڕای ئەبێ هەموو لایەنەکان ڕازی بن ڕەزامەند بن بکەوەی کە لە حکوومەتەوە بێتە ناو هۆڕلی پەرلەمان ئەمە بە شێوازێکەوە کە پێشێڵی دەستور نەکرێتن لێرە مادەکانی دەستور کە لە 16 مادە 111 112 ئەبێ ڕاچاو بکرێتن خاڵێکی زۆر گرنگ هەیە لێروکانە باس لەوەی دەکرێت کە ئێمە پێکەوە ئەبێ ئەم مەلەفە ئیدارە بکەین بەڵام کە لە وەزعی ئێستا لە ناو حکوومەتی محەممەد شیع ینی بەڕاستی من خۆ بەش بە حالی خۆم ینی کە ینی برێم بە شێوازێکی ئەوها نابینم کە زۆر کاک نەهرۆ بە شێوازێک لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیان بەڕێوە بچن زۆر باشە کاک نەهرۆ گەرانتی چییە ئێوەش ئاماژەتان پێدا گەرانتی چییە یاسای نەوت و گازیش بە دەردی یاسای بودجە نابرێ خۆ دەزانی لە یاسای بودجەدا دەیان بڕگە و مادەی دەستوریان پێشێل کرد بە ئاشکرا ئەوە تا لە دوای ئەوەی کە یاسای بودجەش پەسەند کراوە موچەی خەڵکی کوردستان نانێردرێ کەواتە گەرانتی چییە یاسای نەوت و غازیش بە هەمان شێوە بە زۆرینە تێی ناپەڕێنن بە پێشێلی دەستوریشەوە بەڵێ ئەم مەوزوعی یاسای بودجە لەگەر یاسای نەوت و غاز تۆزێک جیاوازیان هەیە لەبەر ئەوەی ئێمە کار لەسەر ئەو پارێزگایانە دەکەین کەوا نفتیان لێ مەسەرەن هەیە کە زیاتر لە محافەڵاتی جەنوبیە کە لە بەسڕا و میسان و دیقار و ئەم محافەڵانە کە منتجن لە بۆ نەفواتە ئینتاجی نفتیان زۆر زۆرە هەوڵاتیانی عێراق هەموو لەسەر بە محافەڵەی بەسەر کە سەتا هەفتای ئێراداتی دەوڵەتی عێراقی لە بەسڕا بەسڕا ئەویش ڕازیە بیتن بەو یاسایەکە کە مافی هاوڵاتیانی خۆی بڕوا کە ئێستا من لە هەموو جارێک باسیەکەین کە وەرفتم شا سەیری وەزعی بەغدا بەسڕا بکەن کە محافەڵەیەکی پڕ بە ئیراداتی ئەوە ئابوووریەکی زۆر بەڵام کە لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچ شتێکیان بۆ دابین نەکراوە تەنانەت خەستەخانەیان بۆ دابین نەکرا بۆ شێوازی پێویست قوتابخانەیان نییە ڕێگەوبانیان تەواو نییە ینی ئاوی خواردنەوەیان نییە ئایا ئەمانە
بۆ چونکە خوان بە مەغدوورە زانن ئەبێ ئەوانی زۆر بێنە سەرخەت لەسەر ئەو بابەتێک کە مافی خۆیان لەم یاسایە تەزبیت بکرێت لەمە یاسایەکە یان ئەوە تێ عێراقی هەمووی پێکەوە تەوحید دەبیان ئەوە تەیە کە کێشەیەکی یەکجار زۆر دروست دەبیتن لە عێراق و لەسەر ئەو یاسایە بۆیە ئەمە من کە بەپێی ئەو پۆستەی کە لە بەغدامە وەکو جێگیری یەکەمی سەرۆکی لێژنەی نەفت و غاز وەزعی سیاسی عێراق معنی من بە ئەجواءکی باش نابینم زیاتر کە بە خۆتان نەزانن ئەمڕۆ دادگای فیدرالی بە هەمان شێوە بووتە تەرەفێکی سیاسی کە مەفروضە ئەو سڵتەیەکی مستەقل بیتن لە هەموو سڵتەکان یعنی کە ئەگەر هاتوو لە سڵتەی تەشریعی و تەنفوزی ئیشکالەکە بوو ئەگەڕێنەوە قەضا هاوڵاتیان ئەگەڕێنەوە قەضا بەس نەک ئەوان ببنە تەرەفێکی سیاسی بۆ زەختکردن لە بابەتی سیاسی دش بە مرۆڤایەتی دش بە هەموو شتێک واقعکە شتیشوانی ئەمە شتێکی زۆر زۆر خەتەرە دیاردێکە کە ئەم جارە لەم خولەی پێنجەمەوە بە دیارکەتەوە زۆر باشە کاک نەهرۆ بۆ خۆت باش دەزانی عێراق تەنها بۆ دژایەتی کردنی کوردستان و خەڵکی کوردستان نەوت هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت ئەوە تا ڕۆژانە بە ملیۆنان دۆلار زەرەر دەکا بەڵام پێی خۆشە هەر دژایەتی کوردستان بکە باشە هیچ ئومێدێک هەیە بەوەی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە بە دیاریکراویش کە وا بڕیارە ئۆردوگان سەرۆکۆماری تورکیا بێت و بە یەکجاری ئەو کێشەیە یەکلایی بکاتەوە بەڵێ حاکم موضوعی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بابەتێکی سیاسی لە هەمان کاتدا دەوڵەتێ بینی وڵاتی تورکیا و عێراقەوە تورکیا ئەم بابەتەی کە ڕاجیرە پاش ئەوەی کە بڕیاری دادگای پاریس دەرچوو لەسەر ئەوەی کە حکومکردن بە حکومەت ینی ئەبێ حکوومەتی عێراقی قەرەبووی لە سەروی ملیارە و 500 میلیۆن دلار بداتە بە حکوومەتی تورکیا لە هەمان کاتدا لە 2000 ئەمان باسی ئەوەی دەکەین لە 2012 تاوەکو 2010 ئەم بڕیارە ئەو نەمای ئەو فترەیە بووە پاش دەرچوونی ئەم بڕیارە ینی داوایەکی کەشی تۆمار کردووە کە لە 2000 نهایەتی 2010 تا 25 سی 2023 داوای قەرەبوو دەکاتەوە حکوومەتی عێراقی ئەمە وا لێکرد کە تورکیا بە بیانووی کە زەرەر بە بۆڕیەکانی کەتووە ئەم بابەتەیە ڕابگیرێتن ئەمە ئەو تەئسیری لێکردە لە داهاتی تەئسیرە کاتن لە داهاتی عێراق و لە هەمان کاتدا لە هەرێمی کوردستان پاش ئەوەی کە لە دادگای فیدرالی دەرچووکەوا دەبین نەفتی هەرێمی کوردستان لە ڕێگای سەومە بفرۆشێ دیسان دەینە سەر بابەتی زۆر مواضیع و زۆر سوال و زۆر گفتوگۆکردن لەسەر بابەتە بە شێوازەکی بە هەر شێوازێک بیتن ڕاگیرە ڕۆژانە ئێمە 900,000 بەرمی ڕادستی حکوومەتی عێراقی دەکەین بۆ ئەوەی کە بتوانین کێشەیەکی گەورەشمان هەیە مۆزوعی کولفەی نەوتە کولفەی ئێستیخراج لە بەغدا لە حکوومەتی ئیتیحادی داوا ئەکەن کە بە شێوازێک بیتن وە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆتان دەزان ئێمە گرێبەستەکان گرێبەستی شەراکەیە نەک وەکو عقدی خدمەنیە وەکتا سێرڤس نییە وەکو ئەوانی لە بەغدا هەیە ئەمان ئەڵێن بە تقریبا 9,006 دلار دەین کەچی لە واقعە ئەمە بەپێ ئەو داوا ئەو دۆکیومنتەمان هەیە لە لێژنەی نەوتەوە کەوا زۆر لە 16-17 تاوەکو 20 قسوور دۆلاریش کولفەی نەفتە لە زۆر لە پاڵۆ تەنانەت لە گەیارە ئەگاتە 34 دلار لە یەک حەقڵە لە یەک حەقڵە کاتە 34 دلار کە بۆ یەک بەرمیل نەفت جگە لەوانە زۆر ئیشکالات هەیە بۆ ئەوی ناگەینە بابەتێک بۆ لەبەر ئەوە حتا مۆزوعی بودجەش کە ناتوانین جێبەجێ بکەین ئەمە خاڵی یەکەمە کە تاو کەسە نەگەیشتنە ئیتیفاق لەگە حکوومەتی عێراقی لەسەر گۆژمەی دەرهێنانی یەک بەرمیل بە چەند تەکلیفەکەتن خاڵی دووەمیان بەپێ ئەو ئێراداتانی کە ناوخۆ دێتن ئەوان بە شێوازێک تعاملەکەن کە تعلیماتێکیان هەیە جیا لەو تعلیماتی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئێمە ئەو بودجەیە کە وەرەگیرێتن لە ئێراداتی ناوخۆ ڕاستە ناستە ناوخەزینەتیدن لە هەمان کاتە لە هەمان دقا ئەکرێتەوە خزمەتگوزاری بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان کەسی لە عێراق ئەم بابەتە ئەگەڕێتەوە ناوخەزینەتی عێراقی بۆیە عێراق وا وێرانە بە هەموو شەقام و ینی دام و دەستگاکانی حتا بوونەی تەحتیشی بۆ شەوەیە
لەبەرەوەی ئەگەڕێتەوە بۆ خەزینە پاشان ئابەتی شێوازت بینەدرێ ئەوە ئیشکالێکی زۆر دروستی ینی گەورەی دروست کردیە بۆ حکوومەتی عێراقی بۆیە ئەم بابەتە بوویتە ئەوەی کە ناتوانین کە جێبەجێکەی ئەوان داوایەکەن کە هەموو داهاتەکانی ناوخۆ تەسلیم بکرێتن ئەوان بەو شێوازە تەعاملەکەن ئێمە بەو شێوە ئەم دوو خاڵە وای لێ کردەکەەوە مۆزوعی بوودە نێتە بواری جێبەجێکردن بۆیە لە بودجەش مادە 12 فقرە هەفتی باس لەوەی دەکاتن ئەگەر هەر ئیشکالێک هەبی بینی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان واتە ڕقابەی هەردوو لا کە ڕقابەی بەغداوە کە زۆر بە ڕاشکاوانە باسە کاسوباسی تەنسیقی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە زۆر بە شەفافیاتانە تەعامل لەگەڵ ئێمە دەکات بەڵام ئەم بودجە ناتوانی جێبەجێ بکەن لەبەر چەند ئەم هۆیانەی کە هەیە بۆیە حکوومەتی ئەگەڕێتەوە ئەو کاتە بڕیارە گەڕێتەوە بۆ سەرەکی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی ڕێگایەکی تکاتی ببینتەوە تاوەکو حەل بکرێت بودجە ناتوانانی جێبەجێ بکرێتن و بە هیچ شێوەیەک ئەوەی ئەمن کە ئیبینم جێبەجێ ناکرێتن ئیلا ئەبێ ئیشکار لەسەر ئەوەی بکرێتن کە دووبارە بودجە بە چەند مادەیەک بێتەوە ناو هۆڵی پەرلەمان تعدیل بکرێتن بۆ بتوانین بیکەینە بواری جێبەجێ ئەوە بە شێوازی کاتی بە حکوومەتی عێراقی بە شێوازی قەرز ئەم قەرزەش ئەمە گەڕێتەوە سەروان ئەم پارەیە هەناردەکو ڕێگە چاسەرێکی یاسایی ببیندرێتەوە کاک نەهرۆ بە خۆت باش دەزانی جەناب دەندامی پەرلەمانی ئەو قسانەی لە بەغدا دەکرێت هەر هەمووی بیان و گرتنە ئەوەیە برسیکردنی خەڵکی کوردستانە دەنا لە چۆی دنیا هەبووە حکوومەتێک موچەخۆرانی خۆی برسی بکە و پارەیان بە قەرز بداتێت لە چۆی دنیا ئەمە هەیە جا ئەمە ئەگەر سەرەتای یاسای بودجە ئاوا بوو بێ چه ئومێدێک بەم عێراقا بە یاسای نەوت و غازەکەی بە پێکەوە ژیانەکەی هەیە ئەوە 3 مانگە موچەخۆرانی کوردستان موچیان وەرنەگرتووە حاکم ئەوەی جەناوت باسەکەی ڕاستە ئەوەی کە ئێستا ئەیبینین لە بەغدا باوەڕتان هەبی ینی من وەکو شەخص کە ئەیبینم زیاتر یعنی کە ئەوەی کە خۆی بە خاوەنی قەزیە کوردی دادەنێتن تەنانەت یعنی لە هۆڵی پەرلەمان بەڕاستی من ئەوەی بەڕاشکاوانە باسەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە کە زۆر بە ئێمە بە هەموو مۆزوعەکان بە جدی یعنی کە دیفاع لێکەن بەڵام بە ینی ئەوەی کێشەیەکمان لە بۆ دروست بکاتن کە زۆر لایانی کوردی هەنا ئەوان ئەزانی کە ئەگەر ئەو شتانە بکەین دنیا ئەبتە بەهار و هەموو شتێک بۆمان دێتن کەچی ئێستا ئەوان هەر نە لە شاشەکان لە هیچ شتێکی بە هیچ قسەیچانیش بیانوێکیان نەمایە کە یعنی ئێمە بە شەفافیانە تەعاملمان کرد و ئەمە نەتیجەیتیم ئەمە زیاتر ئەوەی کە شەڕی لەگەرەکرێت لە بەغدا باوەڕتان هەبێ بەس تەنانەت فراکسیۆنی ئێمەیە وا ئەزانم کە هەموو شتێک ئێمەش لەوەی بە دوورنینە خۆمان بە عەکسەوە خۆمان بە لە سەنگەری پێشەوە دادن بۆ دیفاعکردن لە مافەکانی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانەوە لێ لە بەغدا شەڕێکی یەکجار زۆرمان لە پێشە و ئێمە ئەشیکەین لێ ناکشینەوە و بە هەموو نوعەچیش ئەتوانین دیفاعیان لێ بکەین لە مافەکانی خۆمان بەڵام یەک کێشەیەکمان هەیە یەک نەبوونی ناوماڵی کوردی زۆر تەسیری لێ کردیە لە بەغدا ئەگەر ئێمە بە یەک دەنگ بین باوەڕتان نەبی کەس زەفەر بە ئێمە نابە ئەو کێشانە هەیە تاوەکو بزانین لە داهاتوەکی نزیک بزانین چ گۆڕانکاریەک لە وەزع دەبیتن بۆی بتوانین ینی بەچی شێوازێک چارەسەری بابەتە بکەین بەڵام ئەگەر بێت و بەو شێوازە ببینێ من وەکو شەخص قەت لەگەر ئەوەی دانیمە ئەستان یاسای بودجەی نەوت و گاز بێتە ناو هۆڵی بەرلەمان نەک لە ئەوەی کە بەو ئیتیفاقی سیاسانەی کە هەیە بەڵام محکەمەی ئیتیحادیش بوویتە تەرەفێک لە ناو ئەوەی کە ئەیبینین ینی لە بڕیارەکان زیاتر تەداخلی مواضیعی سیاسی دەکرێتن کە تەسیر لە واقعی عێراق دەکاتن لە پێکاتەکان دەکاتن لە ماف و حتا تەنانەت مافە ینی شەرعیەکانی کە هاوڵاتیان نامێ زۆر بچمە ناو تەفاسی کە زۆرم پێ بەڵام لێگەڕێن ئینشاڵڵا بزانین لە بۆ داهاتوو بزانن سیر و ئەدا هەموو کاتێک لە هەر کاتێک ینی قسەی خۆمانە بیتن لە زۆر باشە کاک نەهرۆ باسی دادگای فێدراڵیتان کرد تۆش باش دەزانی خەڵکیش باش دەزانێ هەموو دنیاش باش دەزانێ دادگای فێدراڵی عێراق دادگایەکی بێلایەن نییە دادگایەکی فێدراڵی نییە ئێستا بەشێکە لە جێبەجێکردنی ئەجێندای سیاسی
واتە بە ڕاشکاوانە بیڵێن جێنۆسایدکردنی خەڵکی کوردستان و ئەوان فراسێکی قانونی لەبەردا بکەن. ئەی باشە کورد پەنا بۆ چە ببە ئەگەر هاتوو دادگای فێدراڵی بەو جۆرە بێ بۆ چۆ پەنا ببین؟ بەداخەوە ئەوەی کە باسی دەکەی شتێکی ڕاستە، بەڵام ئێرادەی ئێمە وەکو کورد و متمانەمان بە جەنابی سەرۆک زۆر زۆر هەیە، تەکید بە ئەم شتە حتا سەری نابیتن و قسەی خۆمان دەبیتن ئەکید و ئەمان زۆر لە حیساب بۆ ئێمە ئەکەن، حساب لەو بڕیارەکانی ئێمە دەکەن، حساب بۆ حزبی ئێمە دەکەی، حساب تەنانەت لە بۆ شخصی جەنابی سەرۆک بارزانی دەکرێتن کە ئەم زۆر یعنی لەم بابەتە لکنەوان شتێکی ڕۆن و ئاشکرا کە ئێمە ئەبێ بەشێک بین لە عێراق، ئەگەر بەشێک نەبین ئێمە لە ناو عێراق جێمان نابتەوە. جەناب سەرۆک باسە دەکە کە لە ئەمە عێراق ناتوانانی یەک پێک هاتە ئیداری عێراق بکاتن لەسەر ئەساسی مەبدەئی تەوازن و تەوافق و شەراکە دەبێ عێراق بەڕێوە بچێت. ئەگەنا بە پێچەوانەی ئەوە تەکید بە درێژە ناخایانی هیچ حکوومەتێک لە عێراق درێژە ناخاینەکەن ئەگەر لەسەر مەبدەئی تەوازن و تەوافق و شەراکە نەبیتن. زۆر باش ئەمە لەوەی واسەقین چاڕوان بزانانی داهاتوو زانی کوی ینی ڕۆژانی داهاتوو من لە تەسەور دەکەم کە ئەم شێوە تاوەکو سەر نابی و ئەنە غەدەن لە ناظیرهی قەریب بزانین کو دەبی. زۆر باشە، زۆر بەڕێز نەهرۆ ڕەواندوزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ڕەواندوزەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.